گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی دەست بەسەرکرانی ئەستی محەممەدی، ئێران لە سەروی ئاماری جیهانی لە سێدارەداندا، پەرەسەندنی گەماروی نەوتی ئێران، و ناردنی هەزاران هێز و کەرەستەی سەربازی لە پاکستانەوە بۆ عەرەبستان. درێژەی هەواڵەکان. بەردەوامی دەست بەسەرکرانی ئەستی محەممەدی. بەپێی راپۆرتەکان، دوای تێپەڕبوونی 8 ڕۆژ بەسەر دەست بەسەرکرانی ئەستی محەممەدی، هێشتا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی ناوبراو لە بەردەستانیە. لەم راپۆرتەدا هاتووە کە لە 8مین ڕۆژی دەست بەسەرکرانی سەرۆڕوویانەی ئەم هاوڵاتیە تەمەن 67 ساڵانە و خەڵکی بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێشتا هیچ زانیاریەک لەسەر چارەنووس و شوێنی ڕاگررتنی لە بەردەستانیە. هەروەها ناوبراو لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر، چاوپێکەوتن و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ئێران لە سەروی ئاماری جیهانی لە سێدارەداندا. کۆماری ئیسلامی لە ساڵی 2025دا لانی کەم 2159 کەسی لە سێدارەداوە کە ئەمەش پتر لە 2 هێندەی ئاماری ساڵی 2024. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە نێوترین راپۆرتی خۆیدا کە ڕۆژی دووشەمە 28 بانەمەڕ بڵاوکرایەوە نووسویەتی ڕێژەی لە سێدارەدانەکان لە جیهاندا لە ساڵی 2025دا گەیشتووەتە بەرزترین ئاستی خۆی لە 45 ساڵی ڕابردوودا و لانی کەم 2707 کەس لە 17 وڵاتدا لە سێدارە دراون. لەم نێوەندەشدا بەرپرسانی کۆماری ئیسلامی کە وەک هۆکاری سەرەکی ئەم زیادبوونی ئامارە ناسراون، لانی کەم 2153 کەسیان لە سێدارە داوە. جگە لە کۆماری ئیسلامی لە چەند وڵاتێکی دیکەشدا سزای لە سێدارەدان ڕوتێکی ڕوو لە زیادبوونی هەبووە و بەگشتی لە چاو ساڵی پێشوو 78% زیادی کردووە. ئەمەش زیاتر لە 2 هێندەی ئاماری ساڵی 2024 کە تێدا لانی کەم 1518 حاڵەتی لە سێدارەدان تۆمار کرابوو. پەرەسەندنی گەماروی نەوتی ئێران. ئاژانسی هەواڵی بلۆمبێرگ ڕۆژی دووشەممە هەواڵی کۆبوونەوەی نزیکەی 23 نەوت هەڵگری لە نزیک دوورگەی خارک بڵاو کردەوە و ئەم دۆخەی وەک نیشانەیەکی قەیرانی جدی لە هەناردەکردنی نەوتی کۆماری ئیسلامی وەسف کرد. بەپێی ئەم راپۆرتە، لە کاتێکدا گەماروی دەریایی ئەمریکا دژ بە بەندەرەکانی کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە، نەوت هەڵگرەکان لە ناوچەکانی دەوروبەری دوورگەی خارک لەنگەریان گرتووە یان لە شوێنی بارکردنی نەوتی خاو و گازی شلی نەوتیدا جێگیر بوون. بەپێی راپۆرتەکەی بلۆمبێرگ، کۆبوونەوە کەشتیەکان لە ناوچەکانی دەوروبەری خارک نیشاندەری ئەوەیە کە دواکەوتن و ئاستەنگەکان لە سیستەمی هەناردەکردنی نەوتی خاوی ئێراندا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. شاری لە تاراندا. زیادبوونی پرۆژە بیناسازیە نیوەچڵەکان هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی هەڵاوسانی نرخی کەرەستەی بیناسازی، سستبوونی ئابووری و کەمی نەختینەیی، قەیرانی نیشتەجێبوون و کۆنبوونی پێکهاتەیی شاری تاران تووشی یەکێک لە جددیترین قەیرانە شاریەکان کردووە. بە وتەی شارەزایانی ئەم بوارە، بەردەوامبوونی ئەم ڕەوتە نەک هەر قەیرانی نیشتەجێبوون قوڵتر دەکاتەوە، بەڵکو لێکەوتەی بەربڵاوی ئابووری، کۆمەڵایەتی و تەنانەت ئەمنیەتیشی بۆ شارەکان لێ دەکەوێتەوە. ئەم باڵەخانە نێوەچڵانەی کە ڕۆژێک بڕیار بوو بەشێک لە کەمی نیشتەجێبوون قەرەبوو بکەنەوە، ئێستا بوونەتە دیمەنێکی ناشرینی شار، نائەمنی و بە فێڕۆچوونی سەرمایە. بەردەوامی تێکەڵچوونەکانی نێوان ئیسرائیل و هێزەکانی حیزبوڵای لوبنان. سوپای ئیسرائیل ڕایگەیان لە خولێکی نوێ تێکەڵچوونەکاندا پێگەکانی هێزەکانی حیزبوڵا لە خاکی لوبنان پێکاوە. بەپێی هەواڵەکان، هێزەکانی تیپی 769 سوپای ئیسرائیل بە پاڵپشتی هێزی ئاسمانی کۆگایەکی چەکی دژە تانگی حیزبوڵایان تێکشکاندووە. لە ئۆپراسیۆنێکی دیکەشدا لە ناوچەی خەیام،
کۆگاکانی چەک و تەقەمەنی و ناوەندەکانی جێگیربوونی ئەم گروپە لە ناوبراون و سەکوەکانی هاویشتنی دژە تانک، ماددەی تەقینەوە و چەکی سۆک دۆزراونەتەوە. دووە هەواڵمان سەبارەتە بە ناردنی هەزاران هێز و کەرەستەی سەربازی لە پاکستانەوە بۆ عەرەبستان. ئامادەکاری و ناردنی هێزەکان لەلایەن پاکستانەوە لە چوارچێوەی پەیمانێکی بەرگریدایە لەگەڵ وڵاتی عەرەبستان. بەپێی ئەم پەیمانە ئەگەر شەڕ پەرە بستێنێت و هێرش بکرێتە سەر عەرەبستان لەلایەن ئێرانەوە، ئیسلام ئاباد ناچار دەبێت لە بەرژەوەندی ڕیاض و لە دژی دراوسێ ڕۆژاواییەکەی خۆی واتە ئێران بوەستێتەوە، کە ئەمەش دەکرێت لێکەوتەی سەختی بۆ خودی پاکستان هەبێت. هەروەها لە راپۆرتەکەی ڕۆیترزدا هاتووە کە ئیسلام ئاباد هاوکات لەگەڵ هەوڵەکانی بۆ گەیشتن بە ئاشتی لە نێوان تاران و واشنگتۆن 8,000 هێزی سەربازی، چەند جیتی جەنگی و سیستەمێکی بەرگری ئاسمانی ڕەوانەی عەرەبستان کردووە کە لە کاتی پێویستدا دەتوانێت ئەم ڕێژەیە بۆ 80,000 هێز زیاد بکات. بینەرانی عەزیز و خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.